سڵاتان لێبێت بینەرانی بەڕێز. جارێکی دیکە لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی لە واشنگتۆنەوە لەگەڵتان دەبین. ئەم جارە دوو میوانی بەڕێزمنان بەڕێز هارۆڵد ڕۆود شارەزا و پسپۆر لە بواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەها چەند ساڵێکیش ڕاوێژکاری کاروباری ئیسلامی بووە بۆ وەزیری بەرگری دەرەوەی ئەمریکا، بەڕێز ئارەش ساڵح چاودێری سیاسی لەگەڵمان بمێنن. بەڕێز هاڕۆڵد، پرسیار یەکەم بۆ بەڕێستانە، پێتان وایە سەرۆکی داهاتووی ئەمریکا هیچ شتێک بگۆڕێت لە هاوکێشەی مامەڵەکردن و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بەر لە هەموو شتێک دەبێ بڵێم نازانین، بەڵام ئەوەی دەیزانین ئەوەیە ئۆباما لە 8 ساڵی ڕابردوودا کردوویەتی، هیلاریش لەسەر هەمان ڕێچکە بەردەوام دەبێت. ڕەنگە وتنەکان ڕاست بن، بەڵام کردارەکان وەک وتنەکان نابن، چونکە هیچ هێڵێکی سوور لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا نەبوو. ئەگەر گۆڕانکاری ڕووبدات و ئیدارەی ئێستا لە هەڵبژاردنەکان بدۆڕێ، کەواتە بەڕێز ترامپ دێتە سەر دەسەڵات و ئەویش بەڕوونی باسی لەوە کردووە کە پشتیوانی لە دۆستانی ئەمریکا دەکات و دەیەوێت دژی دژمنانی کورد بوەستێتەوە. کورد دۆستێکی لە مێژینەی ئەمریکان. لە بارەی گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکاش دەتوانم بڵێم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دۆستی ئەمریکا بوون، بۆ نمونە میسر، ئیسرائیل و کورد و تورکیا لە ڕابردوودا نەک ئەمڕۆ. بۆچی دەڵێی تورکیا لە ڕابردوودا؟ پێش ئەوەی ئەردوگان بێتە سەردەسەڵات چەند دەرفەتێک هەبوون. خەریک بوو کەلتوری کوردی گەشە بکە، بەڵام بەداخەوە ئەردوگان بووەتە کەسێکی دیکتاتۆر و هاوکاری کەسانی تونڕەو دەکات کە دوژمنی کوردن. ئێوەی دژی داعشن و دۆستی ئێمن و داعش دوژمنی ئێمەیە. بەڵام ئەگەر ترامپ بێتە سەردەسەڵات کار لەگەڵ ئەردوگان ناکات و هاوکاری ناکە. ئێوە چۆنی دەخوێننەوە سەرۆکی داهاتووی ئەمریکا ڕەنگە هیچ دەستکاریەکی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بکە، بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆریش بە تایبەتتر بەرامبەر بە ئێران؟ بەدڵنیایەوە گۆڕانکاری دەبێت لە سیاسەتی دەرەوەیە لەبەرەوەی هەر کام لەمانە کە بیانە سەرکار سۆنگە و شێوەڕوانینی تایبەتی خۆیانیان هەیە بەنسبەت کاروباری دەرەوە و کێشەکانی کە ئەمریکا لە دنیای دەرەوەدا ڕوبڕویان دەبێتەوە، چە هیلاری بێت چە دان ترامپت لە ڕاستیدا. بەڵام کێشەکە ئەوەیە کە ئەوەی کە ئێستا ئەم پاڵێوراوانە باسی لێوە دەکەن جیاواز لەوەی کە دواتر ئەی خەنە کردەوەوە، لەبەر ئەوەی تەنیا وتەکانی ئەوان نییە کە گرینگە، هەندێک فاکتەری تر لێرە لە ئەمریکا گرینگن و دەخیلن و کاریگەرن لەسەر سیاسەتکردن، لەسەر پێکهێنانی سیاسەتەکان و دروستکردنی سیاسەتەکان لە کۆنگرەوە بگرە تا تینگتەنکەکان تا گروپەکانی فشار و زۆر شتی تر گرینگن لە سیاسەتی دەرەوەدا. بەڵام ئەوەی ڕاستی بێت ئێستا بارودۆخێک کە لارەدایە لە ناو بێستڵاح ئەوانی کە لە ناو سیاستن لە ئەمریکاوەیە کە وەکو میوانی بەڕستان باسی لێوە کرد، لە ڕاستیدا جۆرێک تووڕەبوون بە نسبەت سیاسەتەکانی پێشووی ئیداری ئێستای ئەمریکا هەیە. ئەوان پیان خۆشەکە گۆڕانکاری بێتە ئاراوە، لەوانش زۆر کەس لە دموکراتەکانیش هەن کە پێیان باشەکە گۆڕانکاری بێتە ئاراوە. بەنسبەت کۆماری خوازەکانیشتر خۆتان باشتر دەزانن کە ئەوان خاوەنی گۆڕانکاری زۆر قوڵن. ئەوەی کە چامان لێ کردووە لە چەند ساڵی ڕابردوودا، هیلاری کلینتۆن خۆی لە ڕاستیدا تۆزێک ئەیەوێ مەودا بخاتە نێوان خۆی و سەرۆک ئۆباماوە بەنسبەت هەندێک کێشە، ئەگەرچی زۆر محتاتانە ئەیەوێت هەر دیسان کردەوەکانی سەرۆک ئۆباما بە جۆرێک تەیید بکاتەوە، تەرکیزیان لەسەر بکاتەوە، بەڵام پیشانی داوە کە ئەیەوێت جیاواز بیر بکاتەوە لە سیاسەتی دەرەوەدا. باشە، ئەگەر گریمان ترامپ دەرچێت لەم هەڵبژاردنە کە دیدێکی با بڵین ناڕازێتی هەیە لەسەر ئەم ڕێککەوتنامەی ئەتۆمیە کە لەگەڵ ئێران کرا و زۆریش ڕەخینەی لێ دەگرێت، لەم لە چوارچوەم گریمانە چی لێ دێت؟ ئەم سیاسەتە دەگۆڕێت ترامپ ڕەنگە شتێ بکات، ڕەنگە ئەم ڕێککەوتنامەی هەڵبەشێنێتەوە؟ بەنسبەت ئێران بنەمێ بڵێم کە ترامپ تا ئێستا هەردوو پاڵێوراوەکان تا ئێستا ناتوانین شتێکی زۆر کۆنکرێتیان لێ چاو لێ بکەین بزانین کە بەڕاستی بەنسبەت داهاتوو ئێران ڕوانینیان چی دەبێت. لە ڕاستیدا ئەو
JCPOA کراوە ئەو ڕێکەوتنە کراوە ڕێکەوتنی ناوەکی وا تەواو بووە هیچ کام لەو دوو پاڵێراوە باوەڕ ناکەم ئەگەر ببنە سەر و کۆمار بگەڕێنە دواوە ئەو ڕێکەوتنە هەڵوەشێننەوە کێشەکە ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە جەوهەری پەیوەندیەکانی نێوان ئێران و ڕۆژئاوای نەگۆڕیوە بەڵکو ئەو بارودۆخەی کە بووە کە ئێران دەستی نەگات بە چەکی ناوەکی ولا بەستڵاح چەند مانگ تا گەیشتن بە چەکی ناوەکی ڕای بگرێ لەو بارودۆخی هەبووە یا لە وەزعی مەوجودە هێشتوویەتیەوە بۆیە بە باوەڕی من پەیوەندیەکانی نێوان ئێران و ڕۆژئاوا بەتایبەت ئەمریکا جەوهەرن هەر ئەو بەستڵاح شتەی پێشووە ئەو بەرنامەی پێشووە بەڵام لە ڕاستیدا هەردوو پاڵێراوەکە هەندێک پەیامی وەکو عەرەبیە لەزە دوونەقیزیان داوە هەندێک پەیامیان داوە کە زۆر دژایەتی یەکێکن بۆ وێنە بەرز ترامپ باسیەوەی کردووەکە ئەو لە دژی ڕێکەوتنەکەیە بەڵام وتویەتی کە ئێمە ئەمانەوەی ڕێکەوتنێکی باش بکەین کەوا بوو ئەو لە دژی مەفهومی پرسیارەکە ئەوەیە پرسیارەکەی مەبەستم هیچ ڕوونکردنەوەیەکی داوە یاخود خوێندنەوەیەکی بۆ ئەو مەبەستەی بە باوەڕی من جیا لەوە کە مەبەستەکەی چییە یا باش مەبەستی لە باش چییە بە باوەڕی من کێشەکەەوەیە کە بەوتنی ئەو قسەیە ترامپ باس لەوە دەکات یعنی ئەوە دەردەخات کە ئەو دژی ڕێکەوتن لەگەڵ ئێران نییە بەڵکو ئەو دژی ئەوش ڕێکەوتنەیە کە سەرۆک ئۆباما کردوێتی گەڕێمەوە لای جەنابەت بەڕێز هەرۆڵد وەک کاگارەش ئاماژەی پێکرد و هەروە خەڵکی تریش خەڵکێکی زۆریش هەن پێیان وایە کە ئەم گەرم و گوڕیەی کاندیدەکانی ئێستا بۆ پرسی کورد و بایەخدان بە کورد و تەنیا قسەی کامپین و بەدڵنەیە و متمانەیەکی وانییە کە دوای دەرچوونیان ئەم پەیمان و قسانی خۆیان بهێنەدی ئێوە چۆنی دەخوێننەوە Kurdistan is not the major issue of this campaign. It never has. کوردستان بابەتێکی سەرەکی کەمپەینی هەڵبژاردن نەبوو بەڵام بە پێی تێگەیشتنی من دەبێت سەرەتا بزانین کورد چۆن لە دنیا دەڕوانێت و اینجا دەزانین پێگەی کوردستان لەکوێدایە بۆیە هیچ بەڵێنێک لەبارەی کوردەوە نەبووە مەگەر لە دیدارە تایبەتیەکاندا نەبێ ئایا کورد لە سیاسەتەکانی ڕازین ئەوە بڕیاری ئێوەیە بەڕێز ترامپ هیچ مێژوویەکی لە سیاسەتدا نییە بەڵام پشتیوانی لە دۆستەکانی دەکا کوردیش دۆست و هاوپەیمانی ئەمریکایە بەڵام ئێمە جێمان لێبوو کە هیلاری و ترامپیش لە نێو دیبیتەکانیان باسییان کردووە کە دەبێت پاڵپشتی لە کورد بکرێ بە تایبەتی کوردشار لەگەڵ داعش دەکات ئەمە ئەوەش ناگەێنێ کە پەیامێکە بەوەی کە ئێمە دەمانەوەی لەگەڵ کورد بین و هاوکاری کورد بکەین من مێژوو نووسم و سەرنج لە نووسین و تێکستەکان دەدەم گوێ بەو قسانە نادەم کە لە کەمپەینەکاندا دەوترێن بەڕێز ترامپ هەرگیز پێشتر لە بواری سیاسەتدا کاری نەکردووە بە پێچەوانی خات و هیلاری کلنتن بەڕێز کاگەڕێش پێشەوەی ناوبڕێک وەربگرین پرسیارێک دەکەم و وەڵامەکەی دوای ناوبڕەکە دەمێت لە جنابەت وەرگرمەوە کورد دەبێت چی بکات لەم حاڵەتە بۆی بتوانێت ئەم پێگەی خۆی بەهێز بکات لەگەڵ ئەمریکا بەتایبەتی دوای دەرکەوتنی ئەنجامەکانی هەڵبژاردن و دەستنیشانکردنی سەرۆکی تازای ئەمریکا بەڕێزان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕینەوە لاتان دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز بەرداوام دەبین لە بەرنامەی بەرەوکۆشتی سپی لە واشنگتنەوە لەگەڵ میوانانم بەڕێز ئارەش ساڵح چاودێری سیاسی و بەڕێز هارۆڵد ڕۆڵد پسپۆر و شارەزا لە بواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها ڕاوێژکاری کاروباری ئیسلامیش بە وەزیری بەرگری ئەمریکا بۆ چەند ساڵێک پرسیارەکەم لە جەنابتانە بۆ پێشی ناوڕەکەمان وەرگرین کورد دەبێت چی بکات بۆ ئەوەی بتوانانی پێگەی خۆی بەهێز بکاتەوە لە ڕووی مامەڵەکردنی ئەمریکا بەرامبەر بە کورد و پرسی کورد سەرەتا پێویستەوە بزانین کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەنسبەت هەر پارچەیەک لە کوردستان فاکتەرێکە لە سیاسەتی یا متغەیرێکە لە سیاسەتی ئەو وڵاتە بەنسبەت وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ وێنە ئەگەرێمە باسی کورد لە ئێران دەکەین ئەگەر و پرسیاری جەنابەت باسی کورد لە ئێران بێت زیاتر لەوە کە خودی کوردستان ئێران گرنگ بێت لەو مەسلەیەدا بەگشتی سیاسەتی ئەمریکا بەنسبەت ئێران گرنگە و ئەوەیە کە ڕوونی دەکاتەوە کە
ئەمریکایەوێت چۆن هەڵسوکەوت کات لەگەڵ کوردستان ئێراندا بەنسبەت باشووری کوردستان بە باوەڕی من تا ئێستا باشووری کوردستان لێرە توانیویەتی بچێتە پێشەوە زۆر کاری باش کراوە لێرە لەلایەن باشووری کوردستانەوە ئەوە زۆر جێگەیەکی ڕێزە بەڵام ئەگەریم ئەمە پرسیارەکە بینە سەر کوردستان ئێران کە من خۆم لەو بەشە لە کوردستانم لە ڕاستیدا بە باوەڕی من ئەوەی کە گرنگەوەیە کە کوردی ئێران لەم هەلومەرجەدا بگات بە وەزعیەتێک کە پیشان بدات کە توانایی ئەوەی هەیە وەزعیەتی مەوجود گۆڕانی بەسەرابێنێ توانای ئەوەی هەیە کە ببێ بە هێزێکی شوێندانەر لە معادلاتی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناویندا کوردستان ئێران ئەو حرەکەتی دەست پێ کردووە و خەریکە بەرەو پێش دەچێت و لە داهاتوودا بە دڵنیاییەوە کوردستانی ئێران دەگات بەو ئاستە کە پیشان بدات کە وەکو پارچەکانی تری کوردستان بەشداری شەڕێک دەبێت کە یا بەشداری مبارزیەک و تێک هەڵچوونێک دەبێت کە لە ڕاستیدا نوێنەرایەتی تاوی دنیای دموکراتیک دەکات لەو تێکەڵچوونەیەدا بەرامبەر یا لە دژی دەسەڵاتێکی دیکتاتۆر دەسەڵاتێکی سەرڕۆ کوردستانی ئێران تا ئێستا توانیویەتی لە ناوخۆ ستارتی ئەو حرەکەتە لێ بدات و دەست پێ بکات بەڵام ئەوەی کە گرنگاوەیە کە ئێمە بتوانین یەکگرتووی خۆمان حفظ بکەین ئەوەی کە بتوانین ئەو حرەکەتە بگوازینەوە بۆ ئاستێکی جەماوەری بەرفراوانتر و لە ڕاستیدا بتوانین کارێک بکەین کە نەتەنیا حیزبەکان و لایەنەکانی کوردستان پێکەوە لەو حرەکەتەدا بەشدار بن بەڵکو بتوانین نەتەوەکانی تری ئێرانیش بەو قەناعەتە بگەێنین کە ئەو مۆدڵی کە کوردستان تا ئێستا دەستی پێکردووە بە ناوی ڕاستن بتوانێت بەردەوامیان کەن ئەوەش هەمان پرسیار هەڕۆڵد ئێوە پێچان وایە کورد تا ئێستاکە تا چەند سەرکەوتوو بوو بێت لە ڕووی مامەڵەکردن یاخود قەنەعەت پێهێنان بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و بە حکوومەتی ئەمریکی بۆ ئەوەی زیاتر بایەخ و بڕوا بە پرسی کورد بکرێت و هان بدرێن و یارمەتی بدرێن و پێتان وایە کورد تا چەند سەرکەوتوو بووە ئەگەر وەڵامەکەی نەخێرە سەرکەوتوو نەبووە هۆکارەکانی دەبێت چی بن؟ First of all, I appreciate that you ask about the good and the bad. In the Middle East, you rarely hear people saying the bad. پێم خۆشە پرسیار لە باشی و خراپی دەکەی چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمتر باسی خراپیەکان دەکرێ کورد بە شێوەیەکی سەرنجڕاکێش دۆستیان هەن لە کۆنگرێسی ئەمریکادا بەڵام کەم کورد هەن کاری لۆبی و چالاکی سیاسی لێرە بکەن و باسی ماف و داخوازەکانی کورد بۆ خەڵکی ئەمریکا بکەن لەبیرمان نەچێت خەڵکی ئەمریکا شارەزاییەکی ئۆتۆیان نییە لەبارەی سیاسەتی دەرەوە بەڵام ئەمریکیەکان خەڵکی ستەم لێکرا و چەساویان خۆش دەوێ و دەیانەوێ هاوکاریان بکەن ئەگەر من لە شوێنی کورد بم ئەو پەیامە بە ئەمریکیەکان دەگەێنم کە کورد میلەتێکی 40 ملیۆن کەسین و دەوڵەتی خۆیان نییە و پێویستە ڕاستەوخۆ ئەو پەیامە بگەێنرێتە خەڵکی ئەمریکا وەک دەزانرێت کە لۆبی ئیسرائیلی لە ئەمریکا پێگەی زۆر بەهێزە کورد بەڕای ئێوە چۆن دەتوانێت سوود لە تەجروبەی لۆبی ئیسرائیلی وەگرێت بۆی ئەمیش بتوانێت پێگەی خۆی بەهێزکات لە مامەڵەکردن لەگەڵ ئەمریکا The Jewish lobby or AIPAC doesn't take political stands. لۆبی جوو کە ناسراوە بە ئیپاک هیچ هەڵوێستێکی سیاسی نانوێنی بۆ نمونە لە یانگری کاندیدێک ناکات دژی کاندیدێکی دیکە چونکە دواتر ئەمە کێشەیان بۆ دروست دەکا بۆیە زۆر گرنگە لە هەموو لایەنەکاندا دۆستت هەبێ من پێم وایە خاڵی سەرنجڕاکێش لە مێژووی جووەکان ئەوەیە جووەکان نایانەوێت خەڵکی تر بکەن بەجوو هەرچەندە لەوانەیە بەدڵ هاوسۆزیشیان هەبێ کوردیش بە هەمان شێوە نایانەوێت خەڵکی تر بکەنە کورد بەڵام لەو شوێنی تر وانە بۆ نمونە تورکەکان بە زۆر دەیانەوێت کورد بکەنە تورک لە سووریا و عراقیش ویستیان کورد تعریب بکەن و لە ئێرانیش بیکەنە فارس بەڵام کورد دەیەوێ خۆی بێ ئەمریکاش پشتیوانی لەوە دەکات کە کورد بمێنێ لە سووریا و عراقیش کورد پێشوازی لە کەمینەکان دەکات و باوەشیان بۆ دەکاتەوە پێویستە لۆبی کورد سوود لە ئەزمموی لۆبی جوو وەربگرێت بۆ گەیاندنی پەیامی خۆی بە خەڵکی ئەمریکا بڵێ کاک ئارێش ئێوە وەک چاودێرێکی سیاسی پێتان وایە تا چەند کورد توانیوەتی سەرکەوتوو بێت لە دروستکردنی لۆبیەکی بەهێز لە ئەمریکا
پێش لە شتێکەمەوە بڵێم کە چاولێکن بۆ ئەوەی کە بتوانین سەرکەوتوو بین لێرە زیاتر لەوەی کە تەرخانکردنی پارە و سەرچاوە گرنگ بێت ئەوەیە کە ئێمە بتوانین پیشان بدەین کە لەگەڵ سەبکی ژیانی ئامریکایی لەگەڵ سبکی ژیانی ڕۆژاوایی لە کوردستانی ژیانمان ژیانێکی وەکو ئەوانەوە دەتوانین ئامریکایەکان غەربیەکان دەتوانن وەکو لایەنێک لەسەرمان حساب کە نەزانی بۆ ئەوەی کە بتوانینەوە بەو شێوە بین پێویستە پیشان بدەین کە دموکراتین بۆ دموکراسی تەنیا لە دروشمدانیەت دموکراسی سبکێکی ژیانە لایفستایلە وەکو ئەمانە دەڵێن ئامریکایەکان غەربیەکان بۆ ئەوەی کە بتوانن حساب بکەن لەسەر نەتەوە یەک پێش لە هەر شتێک دەچنە بنە باوەڕی من دەچنە ناو لایفستایلەکانیان چاو لێ دەکەن بزانن ئەم نەتەوەیە ئەم حیزبە ئەم لایەنەکە دروشمی دموکراسی دەدات تا چەند دەتوانێت ڕۆڵ بدات بە ژنان تا چەند دەتوانێت ئازادی و مافەکانی LGBT ڕابگرێت لە ناو کۆمەلگای خۆیدا تا چەند دەتوانێت ئەو لایفستایلەی بە شێوازێک بێت کە لە ڕاستیدا غەرب قبوڵی دەکات نمونەی ئیسرائیلتان هێنایەوە نمونەی تری سەرکەوتووی لابی لە ئەمریکا نمونەی ئەرمەنستانە چاو لە هین بکەن عەرەبستانی سعودی بکەن کە چەند لێرە سەرمایە گوزاری و چەند لێرە پارە خەرج دەکات بەڵام ئایا دەتوانێت بە ئەندازی ئەو دوانەکەی تر سەرکەوتوو بێت بە باوەڕی من نەیتوانیوە بۆچی لەبەر ئەوەی لەوانەیە ئێمە بتوانین بە لابیکردن و بە تەرخانکردنی سەرچاوە کاریگەریەکی چکۆلەمان لە بە ئیسڵاح ئەوەی کە کۆنگرە شتێک پاسکات یا پاس نەکات هەبێت بەڵام گرنگەکە ئەوەیە کە زەمانێک دەتوانین وەکو لایەنێک بین وەکو پارتنەرێک بین وەکو هاوڕێیەک بین بۆ ڕۆژاوە کە پیشان بدەین سبکی ژیانمان وەکو سبکی ژیانی ڕۆژاواییەکان دموکراتیکە کە پیشان بدەین ئەو بەهاو ئەرزشانەی کە باسی لێوە دەکەین بە ناوی دموکراسی و مافی مرۆڤ لە ناو چکۆلەترین و تاریکترین خوشبنەکانی ژیانی تاکە کەسیمان و کۆمەڵایەتیمان ڕەچاوی دەکەین ئەوە بە باوەڕی من گرنگترین فاکتۆرە بۆەوەی کە بتوانین سەرکەوتوو بین لێرە کە هەڵدەگڕێتەوە بۆەوەی کە ناو ماڵی خۆمان بگۆڕین خەونی هەموو کوردێک بەدەستهێنانی سربەخۆییە بەڕای ئێوە وەک شارەزایەک بە تایبەتی کە بۆ ماوەی چەند ساڵێک ڕاوێژکاری وەزیری بەرگری ئەمریکا بووی هەڵوێستی حکوومەتی ئەمریکی چۆن دەبێت ئەگەر کورد داوای سربەخۆیی بکات Again, I'm not a prophet, but there is a deep understanding in the American culture. دووبارەی دەکەمەوە من پەیامبەر نیم بەڵام دەزانم ئەمریکیەکان پشتیوانی لە دۆستەکانیان دەکەن کێشەمان لەگەڵ تورکیا و ئەسەد هەیە و لەگەڵ سەددامیش کێشە و گرفتمان هەبوو بەڵام هیچ کێشەیەکمان لەگەڵ کورد نییە و ئێوە دۆستی ئێمن نازانم ئەگەر هەر کەسێک ببێتە سەرۆک لەوانەیە هەندێک کاتی بوێت تا بڕیار بدات بەڵام ئێمە دەزانین کێ دۆستی ئێمەیە بەڵام پێویستە لە سەرەتادا استراتیژیتێکی ڕوونمان هەبێ بەپێی ئەزمون و شارەزایی خۆم پێویستە بەر لە هەر شتێک ئێمە سیاسەتێکی ڕوون و ئاشکرامان هەبێت و بزانین چیمان دەوێت اینجا هەوڵی بەدەستێنانی بدەین ئێوە لایەنگری کاری باش و مافی مرۆڤ و ئازادیەکان بوون ڕاستە ئێوە بێکەم و کوڕی نەبوون بەڵام کەسیش نییە بێکەم و کوڕی بێ من ناتوانم ئێستا بڵێم ئەو دوو کاندیدانە چۆن هەڵوێست بەرامبەر کورد دەنوێنن بەڵام دڵنیام یەکێک لە کاندیدەکان پرسی کوردی بەلاوە زۆر گرنگتر دەبێت لەوی دیکەیان بەڵێ دوا پرسیارم بەڕێز هەڕۆڵد ئێوەم ڕوونکردنەوەی کە کردتان ئێستا بە شێوەیەکی گشتی بوو وەڵامی ئەم پرسیارە چییە کە ئەگەر کورد داوای سەربەخۆیی بکات بەوردی ئایا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پاڵپشتی لەوە دەکات یان نەخێر بە تایبەتی لە چوارچەوەی ئەوەی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەرژەوەندی لەگەڵ ئەم وڵاتانە هەیە کە کوردی تێدان We can't predict this. All we can do is look at people's past and see how ناتوانین پێشبینی ئەو شتە بکەین تەنها دەتوانین سەیری ڕابردووی کەسەکان بکەین کە چۆن هەڵسو کەوتیان کردووە لەو باوەڕەدا یەکێک لە کاندیدەکان پشتیوانی لە پرسی کورد دەکات کە ئەویش بەڕێز ترامپە ئێوە خۆتان بڕیار بدەن کاتێک هیلاری لە دەسەڵات بوو هەڵوێستی بەرامبەر کورد چۆن بوو باش بوو یان خراپ بوو هەڵوێستی بەرامبەر سربەخۆیی چی بوو من دەتوانم بڵێم خاتو کلنتن نوێنەرایەتی ڕابردوو دەکات و هەمووشمان دەزانین ڕابردوو چۆن بووە و لەو باوەڕەشدا نیم ئەو ڕابردووەی بگۆڕێ بەڵام لە ئەگەری سەرکەوتنی بەڕێز ترامپ ئێوە دەرفەت و چانسێکی باشتان دەبێ
we know what the past is. I don't expect any changes. Or if it's Mr. Trump, you have a chance. بەڵێ بەڕێزان زۆر سپاس لە ماوەی ڕابردوو کە لەگەڵمان بوون لە بەرنامەی بەرەو کۆشکی سپی زۆر سپاسیش بۆ هەردوو میوانانم بەڕێز هەرۆڵد ڕۆود پسپۆر و شارەزا لە بواری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێز ئارەش ساڵح چاودێری سیاسی هەر شاد بمێنن.